بیرانی عزیز ڕۆژهڵاتی ئەم کاتتان باش لەوانەیە پێویست بە دووپاتکردنەوە و دووبارەکردنەوە نەبێت کە ئەماوەی ڕابردوو بەرنامەکان دیداری تایبەت لە ڕۆژهڵاتیویەوە زۆر فکوسی کردوتە سەر پرسەکانی پەیوەندیدار بە کوردستانی ڕۆژهڵاتەوە بەس تایبەتمەندی ئەم جارە لەوەدایەکە ئێمە ئەم جارە هاتوینتە لای بەڕێزێک لە سیما ناسراوەکانی سەرکردایەتی سیاسی کوردستانی باشوور بە پرسانی کوردستانی باشوور کە زۆریش لە میدیاکانی کە تایبەتە بە ئێران و میدیا ئێرانیەکان میدیاکانی ئۆپۆزیسیۆن دەرکەوتون بەڕێز کاک عەلی ئەونی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان و هاوکاتیش بەرپرسی لقی شێخانیان لقی 20 ئێمە تێدەکۆشین پرسیارەکانمان هەمیسان لەو ڕەهەندانەدا بێت کە تایبەتن و پەیوەندیدارن بە پرسی کوردستانی باشوور هاوخەباتی لەگەڵ پرسی کوردستانی ڕۆژهەڵات و هاوخەباتی لەگەڵ کوردستانی باشوور و باسە پەیوەندیدارەکانیان بەڕێز کاک عەلی ئەونی سپاس کە دەرفەتەکەتان پێداین و بەشداریتان من یەکەم پرسیارم ئاوا دەست پێ دەکەم سەرەتا بەشداریکردنی بەڕێستان لە بەرنامەیەکی تایبەت بە یەکێک لە تەلەڤیزیۆنەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەیە کوردی ڕۆژهەڵاتیدا لەوانەیە تۆزێک دژەباو بێت دژەباو لەو بوارەوە کە بەرپرسانی کوردی باشووری بە بۆنی ملاحەزاتێکەوە لەوانەیە پێتان وانە جۆرێک عادەتیان گرتووە کەمتر بەشداری بکەن لە میدیاکانی ئۆپۆزیسیۆنی کوردیدا وکەی ڕۆژهەڵاتن بەداخەوە ینی ڕەوش و بارودۆخی کوردستان و کوردستانیان بە شێوەیەکە کە کەوتونەتەوە نێوان چوار وڵات کە هەر چوار وڵاتەکە تەماحی و بەشێک لە ستەمەکەی سەرگەلی کوردستان شمولی ئەوان دەکاوە بە هەر جۆرێک بجوڵێەوە لە بەرژەوەندی لایەنێک دەدا و ئێمە مەجبورین گەلی کوردستان مافێکی سروشتی خودایی هەیە دەبێت دیفاع لە مافی خۆی بک و هەتا بەدەستێنانی ئازادیەکانی خۆی وەکو هەموو گەلانی دنیا دەبێت ڕانەوەستێ لەوەی کە ئێمە بە قەرز بترسێن و مجاملەی داگیرکەرانی خۆمان بکەین من پێم وایە ینی کورد بە شێوەیەکی ئوسولی بە ڕێگای ئەوەی ئەگەر بکرێ هێ من بێ ئێمە ڕێگای خۆمان بکەینەوە ینی من پێم وایە دەمێکە گەلی کوردستان لە سەرەتای خەباتی شێوە خەباتێکی ئاشتی خوازانەی هەبووە ینی ئەوەی کە کورچەکی هەڵگرتووە لە دژی ئەم چوار وڵاتە دژمنانی ئێمن کە چەکیان داوینەتە دەستمان چکە ڕێگایەکیان بێژگە لە چدەنا گەلی کوردستان پێخۆش بوو بە خۆپێشاندان بە مانگرتن بە پلاکارد بەرزکردن بە نووسین بە بەیاننامە بەو شتانە مافی خۆی داوا بکات و ماف بەدەست بێنێ تەسەور دەکەم فارس دەڵێن شۆتۆر سەواری دۆلا نەمیشێ یعنی ناکرێت و داوای مافی میلەتێک بکەی و بە دزیەوە بێ ئەوە شتێکی عەلەنیە و ئەوانەیە کە هیچیشیان نەکردە متهەمن ینی تۆ کوردبوونت خۆی ئیتیهامێکە کە بە کوردی قسە دەکە ئیتیهامێکە ئیتر دەبێت لەوە گەڕین کە چەند خەتەرە چەند خەتەر نییە من ئومێد دەکەم ینی هەر چوار وڵاتەکە لەم قۆناغەت هات بێنە سەر ئەوەی کە دەبێ بە شێوەیەکی دیکە ڕەفتار و سەرەدەری لەگەڵ کێشەی کورد بکەن ئەوەی کە بە ئاگر و ئاسن لەو قەڕنی ڕابردوو لەو 100 ساڵی ڕابردوو بۆیان نەکرا من پێما دەبێت دەرسێک بێ نەک بۆ ئەوان بۆ هەمومان بۆ خودی کوردیش کە بەڵێ بە ئاگر ڕەنگە چارەسەر نەبێت تونند و تیژی ئەوەی دەبینێت لە سووریا ڕۆژ بە ڕۆژ تونند و تیژی دژوارتر دەبێتن لە جاتی ئەو شەڕی چەکداری کێشەکە چارەسەر کە قوڵتری کرد بۆیە من ئومێد دەکەم ینی ئەوانیش و ئێمەش و گەلانی ئەو وڵاتانە شەنی چه تورک چه فارس چه عەرەب بگەنە قەنات بڵێن ئایا ئێمە بەقەت ئەو زەرەرەی کە کردومانە لە ناوبردن و دەمکوتکردن و خەفەکردنی کێشەی کوردستان ئەگەر ئێمە خەفیان بکەین ئەو ساڵانەی کەماوە ئەوەندە قازانج دەکەین ینی ئەم هەموو ئیمکاناتی ئەم میلەتە سەرفی ئەنفال کرا کیمیا باران کرا تەعریب کرا لێرە وێرانکردن کرا نەوتی عێراق سەروەری عێراق سومعەت و ناوبانگی عێراق هەمووی تێگرا بۆ لە ناوبردننی کورد لە ناو نەچوێسە بە قووەتریشە ئایا دەوڵەتی عێراق بە داگیرکردنەوەی کوردستان ئەوەندە قازانەکە ئەوەندەی کە لەو 80 ساڵە سەرفی کردو بۆ لە ناوبردننی یعنی حەقە گەلانی ئەم منتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەوڵەتانی خۆیان بپرسن بڵێن ئێمە قازانجمان چییە گریمان وامان کرد کوردمان تەسلیم کرد فایدەی چییە؟ کاغالی خوێندنەوەی ئێوە بۆ هاوخەباتی کوردەکانی پارچەکان چۆن خوێندنەوەیەکە چەندە باوەڕتان بە دروشمی چوار پارچە هەیە بۆ ئەگەر باوەڕتان بە دروشمی چوار پارچە هەیە ئەم دروشمی چوار پارچەی لە ڕوانگەی ئێوە چۆن تعریف دەکرێت هاوخەباتی و هاوکاری لە پاڵ ئەوەشدا دەستێوەردان لە کاروباری یەکتری ئەمە لە دەلاقی ڕوانینی ئێوە چۆنە
ئەولا من بۆچوونی خۆم تەڕەح دەکەم من کە هاتوومەتە تەلەڤیزیۆنیەوە نوێنەری ڕاستە ئەندامی سەرکرداتی پارتی بەڵام ڕەئی ڕسمی پارتی دیموکراتی کوردستان لە دەمی وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانەوە دەکرێت ئەمە بۆچوونی منە و دەبێ ئێمە ڕیالیست بین ئێمە واقعگەرا بین کوردستان ئێستا چوار پارچەیە چوار وڵاتی زۆر هەم دژوار هەم بەهێز کوردستانیان داگیر کردووە لە قەرنێک دەرباز بوو بەم شێوەیە کوردوا بە چوار پارچەی ماوەتەوە زۆر فرسەتی کەم بووە ئەوەی لە کۆماری کوردستان بۆ ئەم لە 20 ساڵێک کە لێرەیە جۆرێک لە خۆبەڕێوەبردن و ئیدارە هەبووە حقیقەت ئەوەیە کە ئەم ژێردەستەیەی گەلی کوردستان ئەم داگیرکردیەی کوردستان جەوێکی وای خۆڵقاندووە کە دەبێ و لەگەڵ داگیرکەرانیشمان ینی جەوێکی وای خۆڵقاندووە کە ئێمە دەبواە مەسەن لە ساڵانی ڕابردوو و تا ئێستاش بزاوی ڕزگاری خوازی کوردستان لە باشووری کوردستان ناچار بووە لەگەڵ ئێران وەکو دراوسەیەک پەیوەندی هەبێ لەگەڵ تورکیا پەیوەندی هەبێ لەگەڵ سووریاش هەیبێ فترەیەکی زۆر هەموو ئۆپۆزیسیۆنی عێراقی لە سووریا بوون و لە ئێران بوون و بە پێچاوانەشەوە ئۆپۆزیسیۆنی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان لە عێراق بوون مەجبوریش بوون پەیوەندیان لەگەڵ حکوومەتی مرکزی هەبێ و لە شوێنەکانی دیکەش هەر بە هەمان شێوە ئەمە جۆرێک لە لەک تێگەیشتنی دەوێتن لە نیوان کورد کە ئەم پەیوەندیانە لەسەر حسابی گەلی کوردستان نیە و حقیقت بە استراتیژی گەلی کوردستانیش هەتا ئێستا شەر ئەوە بووە کە ئێمە پێمان وایە ئەگەر کورد ئەمن بێ لە تەناییدا بێ لە ئاسایشدا بێ ئەمنیەتی نەتەوەکانی دیکەشە لە مەنتیقە ینی ئێمە ئەمنیەتی خۆمان لە خوڵقاندنی کێشە بۆ تورک و بۆ فارس و بۆ عەرەب نابینین ئێمە پێمان وایە ئەمنیەتی ئێمە لە ئەمنیەتی ئەواندایە بە پێچەوانەوە ئەگەر ئێمە دەسەڵاتمان هەبێ ئێمە پاسدار و پارێزەری بەرژەوەندیەکانی نەتەوەکانی دیکەشین لە ناوچەکەدا وەکو ئەو 20 ساڵی کە حکوومەتی هەرێمی کوردستان لێرە ئێستا ئیسپاتی کردووە پێشتر داگیرکەرانی کوردستان ئیدعایەکیوان بڵاو کردبووە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتیش بۆ دنیا هەموو کە ئەگەر کەمە جوڵاندنێک بە مافی کورد بکرێتن بچوو زۆر بە هێواشش تا حرەکەتێک بە ستاتۆی ڕەوشی کوردستان بکرێتن ئیتر نائەمنی دروست دەبێ اقتصاد تێک دەچێت سیاست تێک دەچێت پەیوەندی کۆمەڵاتی تێک دەچێت دز و جەردە دێنە مەدان گانگستەر دێنە مەدان تێرۆر دێنە ئێمە ئیسپاتمان کرد لەو 20 ساڵەدا ئێمە نەک تەنیا عاملی نەئەمنین بەلکو عاملی استقراری زیاتریشین لە دراوسێتی ئێران تورکیا و سووریا حتای عێراقیش یەک حالەتی تەنیای تێرۆریش لە ئێمەوە نەچووە بە پێچوانەوە لەوانەوە بۆ ئێمە هاتووە بەڵام لە ئێمە بۆ ئەوان نەچووە ئێمە لە نەتیجەی کرانەوەی بازاری اقتصادی بوونەتە سەبەبی ئەوە ئیستقراری بازاری اقتصادی دەوروبەر بوو بێ بەڵام ئەوان جاروبار بە قەتعکردنی مەوادی سوتەمەنی بە ئەرزاق بە شتێک وان کردەوە ویستوانە حکوومەتی کوردستان بکەوێتە ژێر فشار وەکو ئێستا دەبینن مەسەن چەند جار پێترۆل لەلایەن دەوڵەتی عێراقەوە لەسەرێ بە قەتع کراوە من دەمێ ئەوە بڵێم کە ئێمە دەبێت لێک تێبگەین کە لە نەتیجە ئەم ساڵانە درێژانەدا جۆرێک لە ئەمری واقع دروست بووە کە برایانی ڕۆژهەڵاتمان یان برایانی باکوورمان یان ڕۆژاوامان ئەوان زیاتر تەبیعەتی ئەو حکوومەتەی کە لە ژێر دەستیانە کوردستان بە ئەو بەشەی کوردستان ئەوان تەبیعەتەکە باش دەزانن من پێم وایە برایانی ڕۆژهەڵاتمان لە ئێمە باشتر واقعی ئەوێ دەزانن لە ڕووی تەرکیبی جوگرافی سیاسی ئەمنی اقتصادی لە هەموو ڕوویەکەوە بۆیە پێمان وایە ینی ئێمە یارمەتی دەر یەکتر بین تەداخل لە ئیشی یەکتری نەکەین تا قۆناغی ڕزگاری لە قۆناغی ڕزگاریدا دەکرێت ئەو میلەتە بێ بۆ خۆی ڕفراندۆمێک بکە ئەگەر خوای کردی و هەر چوار پارچەکە ڕزگار بوون نەشکرانی دەکرێت باشووری کوردستان پشتێکی ئەمین بێ بۆ هەموو پارچەکانی دیکە عەلەقەل ئێستا لە هەموو لایەوە لە ناو ئاگردان لە لایەکەوە برایانمان لە ناو ئاگردا نابن ینی لە جەیەک دەبین ئێستا باشووری کوردستان موقعێکی قانونی یاسایی و ئەساسی وەرگرتووە ئاعتراف پێکراوە لە ڕایەن کۆمەڵگای نێودەوڵەتیەوە دەکرێت ئەو برایانەی کە شەڕیش دەکەن خەباتیش دەکەن هەر بزاوێک دەکەن ئەلەقل لە پشتی خۆیان پشڕاستن کە لێرە بەر حەملە و پەلامار ناکەون بۆیە دەبێ ئێمە لێک تێگەیشتن هەبێ بینی ببوورە با من جملەی خۆمتان دەبێ ئەو تێگەیشتنە هەبێ لە خەباتەوە بەڵام جاری وا هەبووە لەو ماوەی با بڵێن لە کۆماری کوردستان دەبینی خەڵک لە باشووری کوردستان بە سەرکردایەتی بارزانانی هاتووە یارمەتی پێشەوە قازی محەممەدی داوە
لەولا شەهید سمکۆی شکاک هاتووە یارمەتی شێخ مەحموودی حەفید بدا لێرە ڕاهێز چوە یارمەتی شێخ سەعیدی پیراندا یارمەتیدان شتێکە ئێستاش لە کۆتایی لەم 5-6 مانگەی ڕابردوودا هەموو برانی ڕۆژهەڵات و بەشێک لە برانی ڕۆژاواش لێرە ئامادە بوون لە جەپەکان شەهیدیشیاندا خەڵک شەهیدیش بوو و بەرسنگی دڕندەیەکی وەکو داعشیان گرێنی ئەمە بە پێویستیە لەسەر داوایە ئێستا بەشێکی پێشمەرگە لێرە ڕۆژاوا خەریکە یارمەتی شەڕوانانی کۆبانی دەدا و بالفعل توانیان سەرکەوتنی گەورە تۆمار بکەن بە پشتی و یەک دەستی ئێستا داعشیان دەرکرد و لاپەڕەیەکی زێڕینیان تۆمار کرد لەسەر داوای برایانی ڕۆژ ئاوا بوو کە تۆپخانەی کوردستان و هێزێکی پشتیوانی لێ ڕابچە یارمەتیاندا ئەما ببێ ئەوەی کە تۆ بێ قوانینی خۆت فەرز بکەی بەهاکانی خۆت نرخ و با بڵێن هەرچی کراسێک تۆ بیبڕی من لە بەریکەم ئەمە تێکدانی وەزعەکەیە ئەمە تێنەگەیشتنە لە وەزعەکە ئەمە خراپکردنی وەزعەکەیە هەر ئیشێکیش لەم ناو ئەبکەی من پێم وایە غەدرە لە میلەتی خۆمانی دەکەین کردنەوەی دەرگایەکی دۆزەخە لە بەرژەوەندی دوژمنان و داگیرکەرانی کوردستان لە بەرژەوەندی پاراستنی ژێردەستی کوردستان بەڵام پێتان وانە ئەم هاوخەباتیە لەگەڵ کوردی ڕۆژهەڵات کە لە توولی ساڵەکانی ڕابردووشدا وەکو باسی دەکرێت و عملە نیش بیندراوە لەلایەن کوردی ڕۆژهەڵات و پێی وەفادار ماون بە پاراستنی ستاتوی کوردستانی باشوور پێتان وانە لە ژێر سێبەری هێژمۆنی دەوڵەتانی دەوروبەردا بۆتە هۆی ئەو هێژمۆنی بۆتە هۆی ئەوەی کە چەشنێک لە پژوێ خستن نەدیتن و لێنەپرسین و تەنانەت هەڵوێز نەگرتن لە بەرابەردا پڵۆسینی کوردی ڕۆژهەڵاتدا لەلایەن باشوورەوە هاتبێتە ئەرەوە من وای نابینم ینی ئەوەندەی کە من دەیبینم ینی زیاتر لەلایەن برایانی ڕۆژهەڵاتەوە هەست بە ئەهەمیەتی ئەو شتێک کە لێرە لە دایک دەبێت کراوە ینی جۆرێک لە مراعاتکردن و ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی گەلی کوردستان کراوە لەوەی کە ئێمە هەست بکەین کە ئەوێ ڕێگا درراوە بۆ داپلۆسین و بۆ بەڵام ئەگەر ئێمە لەوێشڕ برایانی ڕۆژهەڵات ئاگریان کردوە ڕەنگە ئەوەی کە ئێستا هەیە نەدەما ئێستا بۆتە ئەمری واقع دنیا یارمەتیمان دەدا دنیا ئەترافمان پێ دەکە ئێستاوە ئاسان نییە دەوڵەتێک بێ سنوور بشکێنە و جێش و سوپا و فلانی خۆی بێنێت و وڵاتە داگیر بکە بەڵام ئەگەر لە بیدایەتەوە مراعات نەکرا بە ڕەنگە ینی ببا بیانوویەک بۆ ئەوەی خەڵک پێی بێتە ئێرە کە خۆشببختانە ڕۆژهەڵاتیەکان ئەو بیانویان نەدا بە پێچوانەوە خۆ ئێمە لەوێ ژیاوین ئێمە دەزانین قدرەتی کوردستانیەکان لە ڕۆژهەڵات چەندە و چۆنە و فعلەن نەتەوەیەک لەوێ ینی لەسەر هەموو ئەو گلیانەی کە ئێمە لە ڕووی بینایی دروستبوونی نەتەوەیەک لە دایکبوونی نەتەوەیەک هەمانە لە سەرئاستی گشتی گەلی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەدا ئێمە دەزانین نەتەوەیەک لەوەیە نە خەڵکی ئێران و نا خەڵکی دنیا ناتوانێت ئینکاری ئەوە بکە کە بەڵێ نەتەوەیەک لەوەیە و مافیشی هەیە و مافیشی دەبێت بەدەست بێنێ لە کۆنگرەی نەتەوەیدا من ماوەیەک لەوە پێش لەگەڵێکی لە کەسایەتیەکانی کوردستانی ڕۆژهەڵات و توێژم دەکرد لەم مورددا بۆ وێنە گلەی ئەوە بوو کە میسالێکی هێناوە نمونەیەکی هێناوە دەربارەی باسەکانی کۆنگرەی نەتەوەی بۆ وێنە بە نوێنەرایەتی لە مەسەلەن بە نوێنەرایەتی لە هەریەک لە بەڕێزان کاک مەسعود بارزانی بەڕێز مام جەلال تاڵبانی و بەڕێز ئۆجەلان بە نوێنەرایەتی لەوانەوە کار دەکرا ئاماهەنگی دەکراوە سەرکردایەتی ئەو کۆنگرەیە دەکرا ئامادەکاریەکانی ئەو کۆنگرەیە دەکرا بەتایبەت کە مام جەلال حوزوری نەبوو بەڕێزیان و بەڕێز ئۆجەلانیشکەوە لە زیندانە لەلایەن کاک مەسعود بارزانیەوە سەرپەرشتی هەمووی کۆنگرەکە دەکرا بەڵام باسێک لە ئەوە نەبوو کە سیما و یان نوێنەرایەتی کوردی ڕۆژهەڵات لەتەرەف ئەوانیشەوە قسەی بکرێتوان ئێوە پێتانوانی ئەوەی ئەومە ڕەخنەیەکە بە هەمان بەڵێ وەڵام من دوور و نزیک پەیوەندیم بە کۆنگرەی نەتەوەیەوە نەبوو ینی لە ئەو هەموو کۆبوونەوانان کە کران جێی من شوێنێکی تر بوو جاروبار بە تەلەفۆن بە ڕۆژنامە بە ینی لە سایتەکانی ئینتەرنێت ئەو شتانەم دەخوێن بەڵام ئەوەندەی من ئاگادار بم ینی لە زووەوە بەشداری کۆبوونەوەکانی سەرکردایەتی پارتیش دەبم جەنابی سەرۆک بارزانی لە کۆبوونەیەک سەرەتای ساڵی 2000 بوو سەرەتاکان بوو با بڵێن ئیشارەتی دا کە ئێمە دەبێ کۆبوونەیەک بکەین هەموو
پارت و لایەن و هێزە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان لەگەڵ کۆ ببینەوە کەسایەتیەکان و استراتیژی دۆزی کورد ئێمە دابڕێژین لەگەڵ یەک استراتیژیەکی مشتەرک دابنێن کە ئەو پێی وابوو استراتیژی ناتوان دوتیژی بێ استراتیژی بێ شەڕ بێ ئێمە بتوانین بە ڕێگای مەدەنی ینی خۆمان وا تعریف بکەین بەیاننامەیەکی و مانیفستۆیەکی ئەوە ڕابگەێنین کە بەڵێکی کورد بڕوای بە چەک نییە کورد بڕوای بە شەڕ نییە ئەوەی ئێمە داوای دەکەین تەمەنا دەکەین بتوانین بە ڕێگای مەدەنیەوە خەباتی خۆمان بکەین فرسەتێکی باش لە باکووری کوردستان هات بۆ پێش لە ڕۆژهەڵاتیش کەم تا زۆر تەغیرێک بووە وەکو ساڵانی سەرەتای 57 و 58 و ئەو کەشەکە هێورتر بووە دەکرێت ڕێگای بدۆزینەوە بەڵام کە چەکیشمان لە دەستا چەکەکە مەجبور کراوین چەکی بەرگریە چەکی پەلامار نییە چەکی شەڕ و هجووم نییە دەبواە ینی بەڵێ فکرەی ئێمە ئەوە بووە یان فکرەی سەرۆک بارزانانی ئەوە بووە کە لە کۆنگرەی نەتەوەیدا ئێمە ئەم استراتیژەدا بنین و حدودی پەیوەندی هێز و لایەنە سیاسیەکان لەگەڵ وڵاتان مەودای تەکتیک و بەکارهێنانی تاکتیک بووە لە خلالی کاری ڕۆژانە و خەباتی ڕۆژانەماندا ئێمە چه تاکتیک گەلێکمان مجازین بەکاری بێنین پەیوەندی ئێمە لە مەسەلەن باشووری کوردستان دەبێت پەیوەندی لەگەڵ جمهوری ئیسلامی هەبێت تا چه حدێک ئێمە دەبێت و پەیوەندیەمان هەبێت بە خەڵکی ڕۆژهەڵات و هێزە سیاسیەکان بەڵێ دەبێت ناچارن لەگەڵ حکوومەتی عێراقیان بێ دەبێت هەتا کوێ بڕدەکە ئەم پەیوەندیە لە کوێ زەرەر دەگا لە کوێ دەبێت ڕابوەستین ئەم حدودانە دەبێت دابدرێت بەداخەوە ینی ئەو کاتەش من پێم وایە خۆ دەبێت نیەت ئەوە بوو بەبێ ڕەچاوکردنی مێژوو گەورەی بچووکی کاریگەری ینی هەرچی هێزی سیاسی هەیە دەبێت بەشدار بن ئضافەی شخصیاتی سیاسیش هەیە حیزبی نییە بەڵام کەسایەتێکی ناسراوی سیاسی ئەم نیشتیمانەیە دەبێت ئەوش حەزر بێ ڕێی ئەوش بە نەزەر ئێتیبار وەگرێ و لەوێدا پاڵەمانێکی یان با بڵێن کۆنگرەیەکی نیشتیمانی لێوە بەرهەم بێ ئەوانە بڕیار بدەن ئەوانە دیراست بکەن لێکۆڵان بکەن و بڕیارەکانیشی محتەرەم بێ بۆ هەموو پارتولانە سیاسیەکان لەسەر هەموو ئاستەکانی شەمەئیش بکەین لەسەر ئاستی ڕاگەاندن ئاستی سیاسی دیپلۆماسی ئاسکەری هەموو بوارەکان ئەم کۆنگرەیە دیراسی بکات و بڕیار دەربکە بەڵام من زۆر زەڵال دەڵێم برایانی پەکە کە زۆریان زیاد داوا کرد ینی ئەویان نەکرد کە دەبێت ئەمە کۆنگرەی هەمووان بێ گوتیان نیوەی کورسیەکان بۆ ئێمە دیارە بە هەمان فکرە بە هەمان عەقلیەت مەسەلەن لە ڕۆژهەڵات پژاکیان هەبوو پژاکش لەوێ دەیگوت بۆ منیش نیوە لێرەش پەچەدەکان هەیە پەچەدەکەش هەمان عەقلیەتە بۆ منیش نیوە لە ڕۆژاواش پەیەدایان دروست کردووە بۆ منیش نیوە لە باکووریش خودی پەکەکە هەیە کە داوای نیوە دەکە تەماشاکە کۆنگرەکە تەسلیم بە پەکەکە کراوە کە خۆ ئەم هەموو ئیش و کارە نەکراوە بۆ ئەوەی تۆ بێ ببیە کوێخای ئەم وڵاتە و خلاص خەباتی مشتەرەکاری سەرەکی سەرنەگرتنی وەڕاوستانی پرۆسی کۆنگرەی نەتەوەیی ئەم مەیەکە دەفەرمون یەک لە خاڵەکان ئەوەی ئەوەندەی من بزانم من گوتم لە کۆنگرەکە نەبووم بەڵام ئەوانەیە کە تێدا بوون لێیانم پرسی زیادە خوازی ئەوان بەشێکی بوو ڕەنگە هەموو شتەکان وازەح نەبووینە ئێعلانکردنی کاتی دیاریکراویشی شتێکی باش نەبوو دەبا بڵێ کۆبوونەوەکان بەردەوامن ئێمە کار دەکەین بۆ ئەوە شتێکی وا لە دایکوی پێویستی باس بەڵێ کات دەبا کراوە بێ بۆ ئەوی نەڵێن فەشەلی هێنا دەکرێت و ڕێیەکی تایبەتت هەبێ ئێمە بچین دابنیشین و مناقەشە بکەین ئەم ڕێیە بگۆڕدرێ بۆ ڕێیەکی باشتر بۆ خودی پەکەش دەکرا قانع بکرێتن بەڵام ڕاستیەکە ئیسرارێکی زیادیان کرد بەڵێ لە نێوانی قسەکانتان دامەژتان بۆ کرد کە ئێستا لە ئێران لە خەلالیان ساڵانی ڕابردوودا کات گۆڕاوە لەوانەیە دەرفەتات بێتە ئاراوە ئەمە بە پێچەوانی بۆچوونی زۆربەی لایەنە سیاسیەکانی کوردی ئێرانە ئەوان پێیان وایە زەبر و زەنگەکە وەک چەکوشێکی تعادل هەردەم ئامادەیەوە ئێوە پێتان وان نییە خوێندنەوەیە لەوانەیە لەگەڵ خوێندنەکەیوان فاصلی زۆر بێت مەزانی کە من لە ئێران بوو من ئەو مقایسە دەکەم هیچ نەفەسێک بۆ کورد نەبوو و ئێرانیش لە شەڕدا بوو گۆوارێکی سروە هەبوو برادێک ئازیزێک کە گۆواری سروەی بەڕێوە دە من نازانم سە گۆواری سروە دەردەچێت دەرناچێ دەیگوت هەموو ژمارێکی گۆواری سروە دەبێت بچێتە ئیتلاعات تەرجمەی فارسی بکرێ وشە بە وشە برادران ئیتلاعات ببینن ئەو جا ئێمە چاپی دەکەن جاوە دەدیت ژمارەی مەسەلەن خاکە لێوە
لە پوشپەر دەردەچوو چونکە لەوێ معتل دەبوو بۆ سانسۆرا ئێستا شەرتریشە ینی تا کەم نینە گۆڤار و ڕۆژنامە کوردیانی کە قەدەغە کران بە زەحمەت زۆر بە زەحمەت ئێستا لەوانەیە بکرێت ئیمتیازێک یان مجەوزێک بۆ گۆڤارێکی کوردی وەربگیرێت لەم بارەدا بەپێی ڕئیس جمهورەکان کە هاتوون من متابعە دەکەم ئەستا سەر وەختی سەید محەممەدی خاتەمی جەوەکە کراوەتر بوو لە سەردەمی حەسەنی ڕۆحانی لە وەزعی لە وەختی محمودی ئەحمەدی نەژاد کراوەترە ینی من بە نسبەت ینی ئەوە نییە من بەڵێ مطلق کراوەیە بەڵام حەز دەکەم مەسەنە وەختی خۆی فراکسیۆنی کوردی هەبوو لە پاڵەمانی ئێرانجا ئەمە وەختی خۆی لە محڕەمات بوو ئەمە قەدەغەی زۆر قەدەغە بوو کە نەدەکرا بکرێتن گۆڤار گەلێکی زۆر لە کرماشان و ئیلام دەردەچن لە مەهاباد و لە سنە و لە ورمێ و لەو ناوانیان لە تاران بەڵێ بەس هەیە جاران هەر نەبوو یعنی هەر نەدەکرا ببێ ئەنی مناڵم جەوێکی ئیدئالیستە بەڵام دەڵێم ینی ئینسان دەبێت ئیستفادە لە فرسەتە بچووکەکان بکە من بیرم دێ کە تەلەڤیزیۆنی تەرەتە 6 لە تورکیا کرایەوە برانی پەکەکە هەموو خێرا ناویان لێنە تەرەتە جاش و دژی ڕاوەستان و خیانەتە بەڵام من پێم وابوو دەبێت ئەم فرسەتە بقۆزرێتەوە بڵێن ئەمە لە نەتیجەی فشار و خەبات و کوردایەتی و قوربانیدان و شەهیدانی خەڵکی ئێمە لە باکووری کوردستان دەوڵەتی تورکیا ناچار بوو تەرەتە 6 بکاتەوە ئێستا ناویشی کرێت تەرەتە کوردی کە ئەمە بەرهەمی ئێمەیە کە گوتی خوێندنی کوردی ئازاد بێ بە مەدارسی خصوصیش بێ جاران لەسەر قسەکردن لە ناو جادە خەڵک دەگیرە ئێستا دەڵێ مەدرسەی کوردی ئازاد بێ ئەمە دەستکەوتێکە دەبێت لی بەسەحەبین مەبەستم ئەوەیە کە ئێمە دەبێت هەر پلەیەک هەر قۆناغێک دەچینە پێش ئیسفادە لەو قۆناغە بکەین ڕافزی نەکەین ئەمە لە نتیجە خەباتی تووە لی بەسەحەبی ئەمەت وەرگرت یەکی دیکەشت ماوە کاکە 100 نقطەت هەیە یەک نقطەت بەدەستهێناوە ئەم نقطەیە دەبێت ئیسفادەی لێ بکەین ئەڵبەت دیارە دۆخەکە لەگەڵ تورکیا جیاوازی زۆرە مثلا لە ماوەی دوای هاتنە سەرکاری دەوڵەتی ڕۆحانیدا تەنانەت بۆ هێنانە سەرکاری پارێزگارێکی کورد بۆ سنە دوای ئەوەی تەنانەت کە ڕێی ئیسلاح تەڵەبانیشیان لە پارێزگای کوردستان کۆکردەوە و وەرگرت بەڵام لە نهایەتدا کوتیان کەسێکی شیامان کوردێکی شیامان بۆ پۆستە نەدۆزیوەتەوە لە نهایەتدا کەسێکی خەڵکی بڕوجردیان ناکردیان پارێزگار فما بێ ئەوە دوور بێت لەو ڕوانگەی کە وەڵا وەختی خۆی حکوومەتی عێراقیشە و وای بیر دەکردەوە کە خەڵکی شیاو نییە ئێستا خەڵکی شیاو هەیە لە عەرەبەکان باشتر ئیدارەی عێراق دەکەن ئیسپاتیش بوو ئەوانەی کە لە بەغدا وەزیری خارجی و جێگیری سەرۆکی وەزیران سەرۆک کۆمار کەفاەتیان لە برایانی عەرەب لە عێراق باشتر بوو خودی عەرەبەکان ئەوانە کوێ بوون ئەدی ئەوان دەیانگو بەس ئەوانە گاوان و شوانن خەڵکی هیچیان نییە ئەم بۆچوونە بەداخەوە لەوێ شوا کراوە کە کورچۆن کورد کەڵکی نییە وڵاتێک بەڕێوە دەبین ئەم بەشەی کوردستانی ئێمە لە زۆر بوارەوە لە دەوروبەری خۆی لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی کۆمەڵگەی مەدەنیەوە لە ڕووی بینا و ئیعمارەوە لە ڕووی سەطحی زندگی و دەخلی فەردی مرۆڤەکانەوە زۆر لە وڵاتانی دەوروبەری خۆی منەظەمتر و مڕەتەبترە ئەگەر ئەم فشارانەی محاسەرەی اقتصادی سەر حکوومەتی عێراق لەسەر ئێمە هەڵبگیرێ کاگالی ئەونی دیارە من بەردەوام ملاحزەیە ئەوم هەیە کە ئێوە بەڕێستان بۆچوونەکانتان وەک کاک ئەگە ئەونی دەردەبڕنەوە جیاوازە لە بۆچوونی پارتەکەتان ناڵم جیاوازە بە بورن بەبەستم ئەوەیە من تحملی مەسئولیەتی ڕایەکانی خۆم دەکەم هەموو جارە جیاواز نییە بەس دەڵێم بۆی دەڵێم من بەس ئەو جۆرە جیاوازە نەبوو بەڵێ بۆچوونێکی دەڵێن حکوومەتی کورد لە باشوور نەیتوانیوە یان نەیکردووە یان پلانی بۆی نەبووە کە لە هاوچێشەکانی مانتەقەکەدا لە باڵانسی منتەقەکەدا باڵانسی هێزی منتەقەکەدا ئەو جۆرەی کە پێویستە پشتیوانی خەباتی کوردی ڕۆژهەڵات بکات بۆ ئەوەی کە لە نهایەتدا بتوانێت باڵانسێکی پێڕاست بکاتەوە لە بەرابەر ئێراندا ئەومە شتێکی مەشروع لە سیاسەتدا و دەکرێت وڵا من تەسەوەر دەکەم ینی ئەو ئیشەی کە کرا لە باکووری کوردستان لەگەڵ تورکیا ئیشێکی زۆر گەورە بوو کە دەوڵەتێکە لەسەر قسەکردنی خەڵک لە ناو جادە خەڵکی گرتووە ئەدام کردووە ئێستا بێتە سەر ئەوەی کە سەرۆک کۆماریان سەرۆکی وەزیرانیان بێ بەڵێ کێشەی کوردی هەیە بەڵێ کوردستانیش هەیە بێتە ژێر ئاڵای کوردستان من لە زاخ و مەسئولی لق بووم وەفدێکیان لەگەڵ ئێمە و ئەمریکەکان بە تەما بوون دابنیشین گوتی ئاڵای کوردستان لە قاعەیە ئێمە ناینە ناو قاعە
ئەمریکەکان هاتە تکایان کرد کە ئێمە ئاڵە لا بێن، گوتمان وەڵڵاهی ئێمە ئاڵای خۆمان لا نابێ، وەکو چۆن ئێمە کە دەچێن تورکیا داوانەکەن ئاڵای تورکیا لا ببەن، ئەوە ئاڵای ئێمەیە بۆ ئەوە خەبات دەکەین، دێندا دەنشن ئەهلەوسان نایەن ئێمە داوەتمان نەکردن، ئەوان داوای کۆبوونەوەیان کردووە. مەبەستم لەو ڕەوشە ئێستا تورکیا هاتووەتە قۆناغێک، ئەو شانەی کە لە تورکیا دەکرێت گەورە نین، بەڵام دەبێت لە بیرمان بێت لە تورکایە. ئەوەی لە سووریا مەسەن ئەعلانی کە ئێمە ئامادەین ناسنامە بدەینە کوردەکانی خۆمان، خوشتێکی گەورەی ئێمە حەقی سروشتیە، بەڵام بە تۆپز بە زەقت بشار ئەسەد مەجبور بوو بڵێ بەڵێ کورد هەیە وەرە ناسنامەشتان بدەینێ، ئێستا کورد دەڵێ ئێمە ناسنامەی تومان ناوێت. ینی لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕەوشەکە بڕێک ینی فەرق بووە، ینی ئێمە بمانەوێ نەمانەوێ ئێستا دەرگایەکی کە بەرەو ئەوروپا دەچێت لەو بەرە لەوێ ئیشەکە زۆر زۆر بەباشی کراوە، لێرەشانی هەوڵ دراوە لەگەڵ دەوڵەتی ئێران مەسەن لە بواری اقتصادیدا لە بواری علاقاتدا ئێمە پەیوەندیەکمان هەیە، بەڵام دەوڵەتی ئێران حساسیاتی و بەرژەوەندیەکانی زۆر زۆر دژوارترن و ئوسولیشی ینی کەمتر ئینعیتافی تێدا لەو وڵاتانە. ئەینا ئەوە نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان لێرە کاری نەکردوێ، ئێمە جەرگمان دەسووتێ کە دەبینین خەڵکی ئێمە لەوێ مافی نەبێ یا کەم و کۆڕیەکی هەبێ، بەهەرحاڵ گەلی ئێمە نەتەوەی ئێمان خوێنی ئێمە دڵی ئێمە ڕوحی ئێمە یەکە، بەڵام چیمان لە دەست دێ دەبێت مبالغە نەکەن لە تواناکان و قدرەتی حکوومەتی هەرێمی کوردستان. لە ماوەی ڕابردوودا دەنگ و باس و لێکدانەوە و شرۆڤە لایەن زۆربەی هەم ڕووناکبیرانی کوردی ڕۆژهەڵاتی و هەمیش چالاکانی سیاسی و حیزبی هەر کەسە و بە جۆرێک بە زمانێک بوو بە چەشنە خوێندنەوەیەک باسێکی وا هەیە بە نێوی ڕۆژهەڵات تەوەری وەکردنی ڕۆژهەڵات بە تەوەری سەرەکی و ئەولەوێتی ئەوەڵی خەباتی کوردی ڕۆژهەڵات. ئێوە بیستتان ئەو دەنگویەکی گوێ دەگرم، تەماشای سایتەکانی ئینتەرنێت دەکەم، کەم تا زۆر لەگەڵ برانیشدا دەنیشم، خۆ بێگومان بۆ خەباتکردن لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر ئەرکی خەڵکی ڕۆژهەڵاتە بە دەرەجە یەک، ئەگەر ئیمکانێک بێ لە بەشەکانی دیکە یارمەتی بدن ئەمە یارمەتیەکە، بەڵام وەزیفە وەکو ئەرێک خەڵکی کامیاران بۆ خۆیان، خەڵکی کرماشان بۆ خۆیان، خەڵکی سنە بۆ خۆیان دەبێ، مەهاباد بۆ خۆیان دەبێ هەڵبستن. زۆربەی بۆچوونەکانیان لەو ڕاستایدەیە کە میکانیزمن سەرقاڵی ئەوەنیا دێن و دەڕۆن بۆی کە میکانیزمێک لە نەهایەتدا تعبیە بکەن، دا بمەزرێنن بۆی کە وزەی کوردی ڕۆژهەڵات کۆ بکاتەوە. ئەگەر ئەوە سەر بگرێت پێتان وایە چی لە معادلات دەکات؟ گەرمبوونی خەبات طبعاً خەبات لزومەن چەک و تفەنگ نییە، ئێمە 6 ساڵ شەڕی حکوومەتی بەعسمان کرد، قەت بۆ خۆشمان ڕۆژێک لە ڕۆژان بیرمان لەوە نەکردووە، بڕواشمان بەوە نەبووە کە بە کلاشینکۆفی من حکوومەتێک دەڕوخێ. کلاشینکۆفی من نیشانەی ئاعتراز بووە، نیشانەی قبول نەکردنی ئەو وەزعی بووە کە تێیدا بووینە، و ئەگەر حکوومەتی عێراق مەجای دابە بە ئێمە بتوانین بەیاننامەیەک دەرکەین، خۆ پێشاندانێک بکەین، مانێک بگرین، پلاکاردێک هەڵواسین، گۆڤارێکی ناڕازی بوون دەربکەین، قەت ئێمە نەدەچین سەر ئەو شاخانە. لە ڕۆژهەڵاتی کوردستانیش گەرمبوونی خەبات کە من دەڵێم لزومەن چەک نییە، من پێم وایە ئێستا هێز و لایەنەکانی سیاسی ڕۆژهەڵات و هەموو پارچەکانی دیکەش دەبێ بەرەی وەکو جاران بەرەی کوردستانی ئێمە کە لە ئاوارەی و لە شاخ بنیاتنرا بەرەیەکەوێ بۆ هاو خەباتی ئێمە بتوانین هەموو هێزەکان لەگەڵ یەک بین، وەکو دەڵێن لە ناو خۆماندا دەکرێت ئێمە باشگای جودا جودا بین و منافسە یەکتری و ڕقابەت بکەین، بەڵام لەسەر ئاستی کوردستان تیمی منتەخەب یا گروپی منتەخەبی سیاست مەداری کوردستان خەبات بکە بۆ ڕزگاری کوردستانێنی ململانەکانمان لەگەڵ داگیرکەرانمان بۆ داگیرکەرانمان نەبێت، لەگەڵ ناو خۆمان دەکرێت کێ بەرنامەی جوانترە لە ناو وڵاتدا پێشکەشی بکەین. من پێم وایە گەرمبوونی خەبات لە هەر پارچێکی کوردستان باری ئێمە سوک دەکات لێرە، ینی داگیرکەرانی کوردستان فشار لەسەر کوردستان کەم دەکەن، مەشغوڵی ئەوێ دەبن لە جاتیەوەی خەریکی پڵاندانان بن و بۆ ئێمە هێزێکی زۆری ئێران لە هەرێمی کوردستانە. دیارە لە شارەکانی وەکو جەلەولا سعدیە ئەو هێزە بەرە بە بەرەش خەریکە سنگدا دەکرێ و تەقویەتی هاوبیرانی خۆی و هاومەسەلانی خۆی دەکات لێرە، و بە هەر حاڵ لە چەشنێکی واخۆ هەڵدەخەکە لە شەڕی دژ بە تیرۆریستاندا بەشدارەوە.
پێتان وایە داهاتووی ئەو نوع هێز هەناردەکردنە بۆ هەرێمی کوردستان بەکوێ دەگات؟ ئایا شتی وا بە مەترسی نازانن بۆ داهاتووی سەرۆریەکانی هەرێم و لە نهایەتدا مەترسیەکانی پێتان وایە چی وڵا هاوبیرانی ئەوان خۆگەلی کوردستان ئێمەش هاوبیرمانم ئازیزانی خانەقین و جەلاولا و سعدیە ئیلام و کەرمەشان ئەوانش نەتەوەی ئێمەن خوێنی ئێمەن هاوبیری ئێمەن ئێمەوەکو بەڵێ بزاوی ڕزگاری خوازی کوردستان قەتیس نەماوە لە خەباتکردن بۆ بەشێکی بچووکی کوردستان شیعە بێ یان سونی بێ یەزیدی بێ یان کاکەیی بێ یان مەسیحی بێ ئێمە بڵێ ئێمە ببورن من دەمەستەوە ئێمە هەمیشە دەستەواژەی کوردستان و کوردستانیان بەکار دەبێن کوردستانیان بەس کورد نین تورکمانیشی لێیە هەندێک عەرەبی ئەسیلیشی لێیە مسلمانی لێیە یەزیدی و کاکەیی لێیە مەسیحی لێیە شیعە و سونی لێیە ینی خەبات ئێمە بۆ هەموو گەلانی ئێمە چونکە بە حەقیقەت ئێمە چەوساوەی دینی نین ئێمە چەوساوەی نەتەوەیەکین لەسەر خاکێک بەڵام حقیقت ئێمە ئومێد دەکەین کە کاریش دەکەن لەسەر ئەوەی کە حزوری ئەمریکیەکان لێرە بووینە تورکەکان لێرە بووینە حزوری ئێرانیش بە پێویستی ئەو شوێنە بوو بێ کە برایانی ئەو بەشە داوایان کرد کە خەتەر هەبوو لەسەر هەموو شوێنەکانە وەختە ئێران هێزی هێنا ئێمە ئومێد دەکەین کە پاش نەمانی ئەوەزە زۆر بە هێمنی زۆر بە ئاشێنەوە بەڵام ئەمە عێراق بۆ خۆی وەکو دەوڵەتێکی شیعی ئێستا بەشێکە لە فەلەکی بەرژەوەندیەکانی ئێران و حکوومەتی عێراق تقریبەن ئێستا لە زمنی ئەو حەلەقەیەدایە بوو بەرژەوەندیەکانی ئەوان لە عێراق فەرق دەکاتەوەی بەما ئێمە بە شێوەیەکی گشتی لەگەڵ برایانی شیعە مشکلەیەکمان نییە ئێمە ئەو مشکلێکە هەمانە هاوسنووری لەگەڵ عەرەبە سونیەکان کە بەداخەوە خەتێکی زۆر تندڕۆ و توندوتیژ و ڕادیکاڵی عەرەبی سونی بەڵام دراوسەی ئێمە دوای شەڕی عەرەبی سونە لەوانەیە شەڕی دووهەم لەگەڵ عەرەبی شیعە بێت ئێمە ئومێد دەکەینەوەوانە بەس خوێندنەوەی ینی ڕەشبینانە بن ینی من ئێمە لە بەدوای شەڕدا ناگەڕین ئێمە بە دوای نیشتەجێکردنی گەلی خۆمان دەگەم تەسەوش ناکەم عێراق وڵاتێکی ئەوەندە بێدەر و پەیکەر بێ کە بەشێکی داگیر بکرێت ئەو زمانی داگیرکردنی وڵاتان نەماوە هەتا ئێستا پێویستی حزوری ئەو هێزانە هەبوون یارمەتی ئێمەیاندا یارمەتی چکە حقیقت عێراق ئەرتشی نەماوە عێراق ئەرتشی نەماوە گروپگەلی میلیشیاتی سەر بە ئەحزاب و لایەنە سیاسیەکانی عێراقی مەسەڵەن بەدر هەیە مثلا گروپی بەدر هەیە عەسایبی ئەهلی حەق هەیە نازانم ئەو حەشدی شعبی پێی دەڵێن ئەوەی کە لە دوای فتوای ئایەتوڵا سیستانی پێکێنرا بۆ ئەو وەزعە ئەمە عێراق پێویستی بە بینایی ئەرتشی خۆی هەیە پێویستی بە سەر لە نوێ تەرمیمکردنی هەیە تا بتوانێت ئەو وەزع بگیرێت بەڵام تەسەوڕ ناکەم ئەو سەردەمە سەردەمی ئیمپراتوری سەفەوی و عوسمانی بە هەرجەیەک گیرا بۆ خۆت بمێنێ بەو شێوەیە نابێت لە ڕووی سیاسیەوە دەکرێت ئێمە شەریکی یەک بین پەیوەندیمان لەگەڵ یەکە بێ تەعامل لەگەڵ یەک بکەین و دنیای ئێستا ئەوەندە تێک چڕژاوە ینی تۆ شقارتەیەک کبریتێک لە چین گران ببێت تاسی لە اقتصادی ئەمریکا دەکات لەو پەڕی دنیا وڵاتێکی 100% سەر بەخۆنیە ئێستا ئەمریکاش بڕیارێک دەدا چاودێری یان مراعاتی ڕەچاوی بەرژەوەندیەکانی چین و هند و رووسیا و هەموو مانتیقەکە دەکا و جا بڕیاری خۆی دەدا بۆیە دەبێ ینی ئەوە لەبەر چاو بێ ئێمە ئەوەندە ڕەشبین نەبین من ئومێد دەکەم ینی ئەمە مجارات ڕەشبینی بێ لەگەڵ ئەوەی دەبێ خۆشمانی حازر بکەین هەر خەتەرێک بێ خۆ ئێمە لە خەباتێکی بەردەوام داین واتە هیچ ئەگەرێک بۆ بەجێ نایڵن کە لەوانێ و ناوچانە بەجێ نایڵنەوە هێزان من گوتم دەبێ خۆمانی بۆ حازر بکەین ئەگەر بەجێ نایڵە خۆ میلەتش دەسەوەستانەمەوە خاکی گەلی کوردستانە ئەمە خاکی ئێران نییە خاکی تورکیا نییە تا بێن ئەو وەختە ئێمەش ئەو هەموو دنیاە دەینە سەرخات بە پێ هێزی خۆمان خەباتی خۆمان دەکەین بەس من پەسەوەڕ ناکەم زەرفەکە وایە ئێران نەبۆ بەرژەوەند نەبۆ دیفاعکردن لە ئێمە بەڵکو بۆ دیفاعکردن لە خۆی لەوەیە چونکە داعش نزیکی سنووری ئەوان بوو من تەسەوەڕ دەکەم داعش بوونەوەرێکی خەتەرێکی زۆر جدیە لەسەر هەموو ئەمنی دنیا و ئێران مەجبور بۆ ئەوەی پێشی داعش بگرێت بێتەوێنەر من لە پرسیارەکانی کۆتایی نزیک دەمەوە ئێوە بەرپرسی لە قەیوی شێخانن لە قەیوی بیستووە
نزیک لە شنگاڵ و نزیک لە مووسڵین ئێمە زۆر تێکەڵ دەکەن شێخان دوورە لە شنگال بەڵام بە هەرحاڵ ئەگەر بە جۆغرافیاش دوور بێت بەڵام هەم لە سنوورێکن هەمیش ئەوەی کە ئێوە یەکێک لەو کەسانە بوون کە لەسەر پرسی شنگاڵ و کانتۆنی شنگاڵ من لە میدیاکاندا تاقیبم دەکرد ئەوانە ئێوە هەڵوێست و ڕەخنە و ئەوانەتان هەبوو چ خەبەرە لەو بارەیەدا لەوێ ڕاستی دەوێ ینی مێمە لە سەرەتا بە شێوەک لە شێوەکان باسی هاو خەباتی و بەشداری ئەم بەش و ئەو بەش و ڕەچاوکردنی و تایبەتنی ئەمە بەشێکە لە بەزاندنی ئەو سنوورەی کە برایانی پەکەکە دەیانەوێ ینی جۆری بیرکردنەوەی خۆیان بەسەر باشووردا بسەپێنن کە مەشتێکی زۆر خراپە من پێم وایە بیناکردنی کانتۆن وەکو دەڵێن عەرەب دەڵێن کەلیمەتون حەق یوراد بها الباطل بەناوی ئەوەی کە دەسەڵاتی مانتیقە بدرێتە خەڵکی خودی مانتیقە بەڵام بەنیەتێکی باتڵە لەبەر بەرژەوەندی دەوڵەتانی دەوروبەرە ئەم کانتۆن ئەوڵان سەر بەکوێ دەبێ سەر بەکوێ دەبێ و ئەم کانتۆنە نەک کوردستان ناکاتە یەک پارچە کوردستان دەکاتە 1001 پارچە چونکە دوای ئەوە هەر مختارێک هەر کەت خودای گوندێک دەتوانێت داوا بکە کانتۆنێک دابنێ ئەمە تەنازولکردنە لە مافە نەتەوەیەکان لە مافی وڵات و نیشتیمان گەڕانەوەی کووردە بۆ قەرنی 15 بۆ سەدەکانی ناوەڕاست بۆ ئەو سیستەمەی کە ئەوروپا پێی فاشل بوو تەتەوری پێکرد و گەشەی پێدەهاتە هاتە ئەم قۆناغا ئەو جاش کانتۆن ناوەڕۆکێکی نەتەوەی تێدا نییە کانتۆن ناوەڕۆکێکی نەتەوەی تێدا نییە وەکو ئەوێت و بڵێ لە شیناوێ من دەمەوێ مختاری گوند خەڵکی شیناوێ خۆ بەخۆی خەڵکی شیناوەیە یعنی ئەم داوایە ئەمە مشکلەی گەلی کوردستان حقیقەت لە کوردستاندا بیرکردنەوە بەداخەوە هەندێک فەریکە فەیلسوف وە بەناو خەڵکان کاکە دەوڵەتی نەتەوەی عیبە ئێستا مۆدێلی دیموکراتیە کێشەی کوردستان کێشەی دیموکراتیکردنی بەغدا کێشەی دیموکراتیکردنی تاران ئانکارا و دیمەشق نییە ئێمە لە بەغدا بە دیموکراتی چوینەوێندەر سەرۆکی کۆمار کورد بوو جێگیری سەرۆکی وەزیران ڕئیسی ئەرکان وەزیری دەرەوە زۆر پلەی باشباشی کورتن بەڵام هەموو ئەو کێشانێک کە لەگەڵ مەلیک لەگەڵ پاشای عێراق هەمان بوو لەگەڵ مالیکیشمان هەبووە یعنی ئێمە کەمەنەتەوە نین تا بەوەی زمانمان ئازادکەن تەعینمان کەندام بەزرێن لەسەر کارخانە و عمل ناسنامە من بدەنێ کێشەمان چارەسەر دەبێت کێشەی ئێمە ئەوە نییە کێشەی ئێمە دەستنیشانکردنی جۆگرافیای کوردستانە و بەڕەسمی ناسینی سەردەستی و خاوەندارەتی گەلی کوردستان لەسەر ئەم خاکە ئەو جاک دەتانەوێت شەریک بین شەراکەتی دوو نەتەوە شەراکەتی دوو میلەت شەراکەتی دوو وڵات دیارە دەکرێت وەکو دوو وڵات ئێمە شەریکێک بین عەمەلەنیش ئیسبات بوو حکوومەتی عێراق بە سیستەمی فیدرالی ناتوانێت ئیدارەی کوردستان چونکە ئەساساً ئەم بڕوان پێ نییە ئەمەی کە ئێستا لە کانتۆنیش بەڕێوە دەچێت ئەوەلان مؤسسەیەکە کە خۆی ئەسڵەن شەرعیەتی نییە هاتووە لە شەرعیەتی نیشتیمانێک دەدا کە پێشی 6 مانگەمە انتخاباتمان لێرە کردووە پارلەمانێک بەرهەم هاتووە حکوومەتێک لەو پارلەمانە بەرهەم هاتووە هەموو حیزبەکانی تێدانە و شنگار بەشێکە لە کوردستان بەشێکە لە گەلی کوردستان و کەسیش خۆ قابلە لە زاخۆ کێ زاخۆ بەڕێوە دەبا قای مقامی زاخۆ خەڵکی زاخۆیە مدیری شارەوانی زاخۆ خەڵکی زاخۆیە مدیری ئاسایشی زاخۆ خەڵکی زاخۆیە مدیری پۆلیسی زاخۆ خەڵکی زاخۆیە مدیری بەڕێوەبەرایەتی ئاو و ئاوەڕوو و نازانم باج و زەریبە و هەموو خەڵکی زاخۆن یعنی چێ دەڵێ کە کانتۆن بێ ئەو زاخۆ خەڵکی زاخۆ بەڕێوەی دەبا خەڵکی دۆکش دۆک بەڕێوەی دەبا لە هەموو جێی دنیاش هەر وایە خۆ قابلە خەڵکە مەریخ ناێنن ئەتو لێ گەڕێ لەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان لێ نەهەگەڕێن ئوستاندارێک یا فەرماندارێک ئەوە مۆزوعێکی جودایە وەڵام ئەم کانتۆنە بیانوویەکی ڤاڵایە لە شنگاریش ئێستاش فەرمانداری شنگاریە مدیری ئاسایشی شنگاریە دەڵێ خەڵک بەڕێوەی بووە خەڵکیش ئینتیخابات کراوە ئەنجومەنی قەزای شنگار لە خەڵک هەڵبژێردراوە ئەنجومەنی ناحیەی سنوون ئەنجومەنی ناحیەکانی دیکەی سەر بە قەزای شنگار هەموو خەڵکی شنگارن خەڵکی بیانی تێدا نییە ڕاست نییە ئەمە دانەوێت فکرەی ئەوەی کە ببوورن فکرەی ئەوەی کە ئێمە نەتەوەمان ناوێ ئێمە دەوڵەتمان ناوێ ئەمە ڕێک ڕعاتکردنی بەرژەوەندی خەڵکی دیکەیە بەرژەوەندی خەڵکی دیکە هەرچەند پێم خۆشە بیفەرمونون کە مەبەستیشەیە بەڵام هەڵوێستی دەوڵەتی عێراق و دەوڵەتی عیبادی بەنسبەت کانتۆنەوە چۆن هەڵدەسەنگێن هیچ هەڵوێستێکیان نەبووە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ڕەفزێکی قاتعی بە بەیاننامەوە هیچ هەڵوێستێکیان نەبێت
نامۆ نییە زۆر نامۆیە زۆر شتی دەڵێن بە شۆتۆر گفتان شاشت ئەس پەسێ گفت چه چیزە مثل هەمێ کەسە حکوومەتی عێراق بەردەسەر بەر نەماوە ینی بەداخەوە ئێستا خەریکی شتی دیکان خەریکی با بڵێن خەتەری لادانی خەتەری داعشان خەریکی دەمکوتکردنی سنان خەریکی امتیاز وەرگرتێنی تو تەسەوەر بکە گاڵتەیەک لە عێراق گاڵتەجارێک لە عێراق بڕێوە دەچێت ئێستا بودجە و میزانیەی مووسڵ دەڕوا بەڵامی هەرێمی کوردستان نایە ئەو تەسەوڕە بکەن دەبێ بزانی خۆت لەم مختصرە مفەسەلی بخوێن بەڵێ قوربانکە عەلیانی دیسانەکانی شەر سپاسان دەکەم کە بەشداریتان کرد لەم بەرنامەیەدا سپاسان دەکەم بۆ فورسەتە ئینشاڵڵا بەدڵی ئێوەش بوو بێت بینەرانی عەزیزی ڕۆژهەڵات تیڤی بەم شێوەیەتینە کۆتاییم دیدارە لەگەڵ بەڕێز کاک عەلی عەونی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان و بەرپرسی لقی 20 شێخان هیوادارین کە توانی بێتمانە جۆری کە پێویستە باسەکان و پرسیارەکان بە وروژێنین و ئاراستی ئەوەی بەڕێزی بکەین هەتا دیدارێکی دیکەی تایبەت ماڵەوە.